باش تماشاوان نجا ایروجی بابت ما تایبت لسر پیوندین نافبرا هولیر و بغداد انکو آسو و لندن پیوندین نافبرا هرم و بغداد گلو دچ از ده تایبتی دنهادا لدمک ل 2003 ویدمی کو دولت عراق لسر نقشه هر نمابو کرد جب نماين هري بهيزو سركين بيكينانا مؤسسات فرمين عراقي بن جي مجلس الحكم جي حكومة انتقالي جي دارشنا دستوري هردمي عراقي برلمان عراقي سروكاتيا كومار جلك جا سروكاتيا برلمان چند دينجار جي جرين سروكي زيرين عراقي وزارات هري جرين لهي انهاجي چند برسين هري جرين وانا كو جلك جاران كردان دجل آليين عراقي جلك اتفاقية لسركينا هم دي چارچوب مؤسسات فرمي كو برلمان كو تالين سياسي هم دجل آليين سياسيين عراقي لهي انها برسنادنا چارا سركرن مينا پیشمرگه صدوچل نفت و غاز و گلک پرسندن به هلاوی سیان همانه ایروجیک سروکاری ما کردستان دیگل نونرین کردان لبغداد جویا گلو الان داوان پیوندیان برفچه عراسته دچه هین دکارن سرنجون تبیین خواه ده نوا برنامه مایی که خلق لسروی پرسی نشان بدن آسوکانی پیوندی نیوان هرم و بغداد چاواری سرنجکانی ودین لگلم بن جارێکی تر سەڵاتانە ببینە لە بەرزەکان ئاسووکانی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا لە کاتێکە لە دوای پرۆسی ئازادی عێراق لە 2003ەوە کە دەوڵەتی عێراق لەسەر نەخشەنامە بۆ هەموو مؤسسات فەرمیەکانی دەوڵەتی عێراق لە ناوچە بوون کورد یەکێک بوو لە بنەما بەهێزەکانی دروستکردنی دەوڵەتی عێراقی تازە ئەنکە لە دوای 2003 لە مؤسسات فەرمیەکان مەجلس الحکوم حکوومەتی انتقالی پەرلەمانی عێراق لێک نزیکردنەوەی لایەنە سیاسیەکانی عێراق لە ئێستاشدا گرژی جارێکی دیکە تاڕادەی گرژی لە نێوان پەیوەندەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی عێراق ئەنکو مؤسساتە فەرمیەکانی هەرێم و بەغدا بینرێت لەسەرەوە کە تا ئێستا و خواستانێکە کورد لەسەر هاوپەیمانی لە گەلایەنەکانی تری عێراق کردووە چوتە ناو پێکێنانی حکوومەتەوە وەکو مادەی 140 پرسی پێشمەرگە نەفت و غاز گەلێک پرسیتر تا ئێستا بە هەڵاویستی ماوە ئێستاش لێرە و لەوێ گەلێجە تەسریحاتی تند لەسەر ئەم پرسە بینرێ ئەمڕۆی سەرۆکی یاریمی کوردستان لەگەڵ نەرانی کورد لە هەموو کورتلەکان لە عێراق وەزیرەکان کۆبووتەوە بۆ ئەوەی نەخشە ڕێگادا بنرێت بۆ چونیەتی چارەسەرکردنی ناوکێشە و چونیەتی دیتنی میکانیزمێکی گونجاو لە پەیوەندی لەمەو بە دوای نێوان بەغدا و هەرێم بوو تا ئێستا کێشەکان هەڵپەسراو مانەوتەوە بۆ تا ئێستا کێشەکان بە چارەسەرنەکری ماوەتەوە ئەوەی بەڕێستەتوانن لە بەرنامەی ئێوە بەرنامەی مایکی خەریک لەسەر ئەم پرسە بۆ چۆنەکانی خۆتان نیشان بدەن سومامان لەگەڵ یەکەم پەیوەندی لە سلێمانیەوە ئەم کاتەوە باش سوماخان ئێوارە و باش کاگەکار باشتر بۆ تۆ دەستخۆشی تەوەرەکە و لە یەکەم زۆر سوپاس بەنسبەت تەوەرەکەی ئەمڕۆتانەوە هەست دەکەین کە ئێستا لە هەرێمی کوردستانە بڕیارێک دەرەچێت و لە بەغدادیش بڕیارێکی کە دەرەچێت بەداخەوە کاک ڕەجەبمان لەگەلە لە ئاکرێ کاک ڕەجەب دەم باش بۆ تۆ بۆ ستافەکەت خۆشحاڵم لەگەڵتم دەست خۆش بێ بۆ تەورێجانەی کە ئەمڕۆکە داتناوە زۆر سوپاس بەڵێ لەسەر تەورەکەتان بەڕاستی ئێمە دەبینین کێشە کورد لە چارەسەر ناکرێت خۆش دوات پرسی پێشمەرگە و مادەی 140 و چەندان پرسی ترش کێشەکان هەربوو خۆی ماون بەرپرسەکانی عەرەب لە بەغدا پرسەکان هەوڵ ئەدەن دواتێخن ئەو ڕۆناسبە کەواتە چارەسەر ناکرێت باشترین برسەکان هەتا ئێستا هیچن چارەسەر نەکراوە چەندی ساڵە بەسەریدا ئەچێتن بەڵام کورد نازانم لەو کاتەدا ئەستێکی باشی هەیە لە بەغدا بەرپرسەکە کوردەکان سەرۆک کۆمار کوردە چەندان وەزارەتی کوردە بەڵام کارێکی نارم کاری باشیان نەکردو کاری باشیان کردو بەڵام کارێکی ئەوتویان نەکردو کە پرسەکان یەکلایی بکرێتەوە لەگەر بەغدا پێویست دەکە بەرپرسە کوردەکان هەمویان یەک دەنگ بن لە کوردستان یەک دەنگ بن لەسەر پرسنەتەوەیەکان لە بەغدا داوای مافی خۆیان بکەن ئەو کاتە دەتوانن پرسەکان یەکلایی بکەنەوە بەڵام بەرپرسێک داوای مافی کوردە کە بەرپرسێکی تر لەولە بەپێچەوانەوە قسێک دەکەتن ناگەنە ڕێکەوتنێک بۆیە پێویست دەکەتن هەمویان یەک دەنگ بن لە بەغداوە بەڵێ کای دەشتی لەو لێرەوە دیسان لە سەرمان بابەت کای دەشتی ئەم کاتەوە باش کای دەشتی تا گەلێک جا ئەوترێت کە لە عێراق کورد خەوان پوستی باڵایە سەرۆکۆماری عێراق هەروەها پێشتر لە خۆلی پێشتری پەرلەمان کوتلەی دوام بووە ئێستاش کوتلەی سێمە و لە ناو حکوومەتی عێراقیشە چەندین وەزارەتی گرین بەدەستێ بۆ تا ئێستا کورد نەتوانیویەوە هەموو وەرەقە بەکاربێنە بۆ چونێتی چارەسەرکردنی پرسەکانی خۆی لە بەغدا
حکوومەتی ژەنی باسەکە بڕیاری شۆڤێنیان ئەویش زۆرینەوە یاخود کلتوری عەرەب سازی و وەک باسم کرد شۆڤێنیانی فەرمێنین بۆی بەرامبەر کوردی بەڵێ کای دەشتی کە دێنەدی بۆ عەرەب نەبێ بە دەرەجەیەک ناکرێەوە ئەوان بێژە کورد مواطنی دەرەجە دووە ناتوانین بگەین بێز ئەنجامە بۆ نمونە بۆ هەموو پەلاماردانە بۆ هەموو ڕوبەڕووبوونەوە و کۆمەڵێک ئاسەنگ لە بەردەمی حکومەت هەرێمی کوردستان بینیشمان دوازار هەموو هەوڵەکان گەڕاوە پایتەختی کوردستان و لەژێر ڕۆژناوی جەنابی سەرۆک بارزانی وە بە کۆنگرێسی سیاسی بینیمان کۆمەڵێک شتی زۆر باختێرا هاتە دی ئەویش حکومەتی نوێ عێراق هاتەکەوە بەڵێ کای دەشتی دیسان ئەوان ئاسەنجیان دروست کرد بەڵێ عەبدوڕەحمان الحاجیەوە کاک عەبدوڕەحمان ئەم کاتەوە باش کاک عەبدوڕەحمان ڕێککەوتنەمای هەولێر کە کورد بە 19 خاڵەوە چۆنە ناو پێکێنانی حکوومەتی نوێ عێراقەوەی کە تا ئێستا لەو خاڵانە زۆربیان جێبەجێ نەکردن لەلایەن نوری مالکی سەرۆکی وەزیرانی عێراقەوە ئێستاش باس لەوەی کرێت کە ئەم ڕێککەوتنەمە پێشێ دەکرێت تو چۆنێکە دەیتەوە ئێستاش کە یاتەڵاوی مەسعود بارزانی لە هەولێری پایتەخت کوبوونەوەیان ئەنجامدا لە چونیەتی چارەسەرکردنی ڕەوشەکە تو ئەم ڕەوشە چۆن نبینی والله کاگێ هەکار لەسەر تۆرەکەی ئەمڕۆ بەڕاستی من گەشتبینم بە بەڕاستی دەستپێشخەرەکەی جەنابی کاگە مەسعود بارزانی و دەستخۆشیم بۆ هەموو ئەندامە بەڕێزەکانی کوتلەی هەڵپەیمانی لە پەرلەمانی عێراق و جەنابی سەرۆک مام جەلال بەڕاستی ئەوانە جێگای دەستخۆشین لە هەوڵدان بەڵام هەندێک لایەنی شۆڤێنی و لایەنی عارەبی توندڕە و احتراف بە سەروەری کورد ناکەن و هەمیشە لە هەوڵدان بۆ ناوزڕاندنیان بەڵام ئێمە نابێ ڕەشبین بین و هەروەها ئێمە گەشتبینین لەگەڵ ئەوەشدا دەستخۆشی هەیە دووبارە بۆ هەموو ئەندام پەرلەمانە بەڕێزەکان و کاتێکی خۆش بۆیەوە زۆر سپاس سیروان مەلەگەلە لە شاری سلێمانی کاک سیروان ئەم کاتەوە باش باوکم کاک سیروان حتی چۆنە زۆر سپاس کاک سیروان فەرموو باسی کاکە جانبرا گەورەکەم دەستخۆشی تەوەرەکە لێ یەکەم زۆر سپاس باەک شتی پێ بڵم را گەورەکەم بەرپرسەکانی ئێمە لە بەغا لەو ڕۆژەوەی کە چوون ئەوەنەی خەریکی مەسلحەت و مەسلحەتی خۆیان قەت ئەوەنە خەریکی پرسەنەتەواتیەکان نەبوون بۆ نمونە ئێمە پرسەنەتەواتەکەمان لە بەغا مادە سەوسی لە تایسا چێ بۆ نیان و بانکۆتی پەرلەمانەکەین نۆزدە خاڵەکەی فەرسە لە کوردستانیەکانە تا ئێستا خاڵێکی لێ بە جێبەجێ نەکراوە بۆ نیان و بایکۆتی کوردستان بایکۆتی پەرلەمانەکەین بۆ ئێستا چێ بۆ نەوتوگات ئامادەن بایکۆتی کوردستان کەندرا گەورەکەم یعنی بۆمان دەرکەوت لێرەوە کە لە ڕۆژێکەوە کە کورد دروست بۆ وستەکە داهاتی کورد دروست بووە بۆچی مەسلحەتی و بۆ شتێ ئیشان کردودا لەبەر ئەوە من زۆر زۆر بە ئاسانی بە برای گەورەی خۆم بڵێم ئەو هێنەیەک یەک وەرەقەیان بەدەستماوە لە بەغا کە پێڵێ بایکۆتەکەین ئەوەش بکەن ئیترە بن بە سفر و هیچیان پێ نانێنێ و زۆر سپاس کاک کاروان لە هەولێرەوە کاک کاروان ئەم کاتەوە باش باشی زۆر سپاس تعلیقەکانە لەسەر قسەکانی کاک سیروان لە سلێمانیەوە چییە فەرموو بەڵێ ئەوانێ لەوانەیە بە پێچەوانەی هەموو ئەو برادرانەی کە قسەیان کرد بیرۆڵام پیاوازبی لەبەرەوەی من پێم وایە ئەوەی لە ڕاگەیاندەکان لە کەماڵەکانی ناوخۆی هەرێمی کوردستان باز دەکرێت شتێک بی و ئەوەی کە لەسەر مێزی دانوستان دەکرێت شتێکی ترا بۆیە پێم وایە یعنی ئەو هەنگاوەی بەڕێز مەسعود بارزانی هەنگاوێکی نوێیە وە شتێکی نوێ بۆ گۆڕانکاریەتی نوێ دێتە ئاراوە یعنی شتێکە لەو دانیشتنەی کۆتایی لەگەر نوێنەرانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر کردی پێم وایە یعنی جەنابیان ئیشارەتەکی دا کە حکوومەتی عێراقی بەرەو تاگرەوی دەڕوا یعنی ئەو دانیشتانە بربەستە لە بۆ ڕێگرتنە لە بۆ تاگرەوی ئەو حکوومەتێکی ئێستا مالیشی سەرپرشتی دەکات بڵێ کاکەوات لە کویە لە گەلمانە کاکەوات ئەم کاتەوە باش کاتێکتان باش کاکەوات ئەو کۆبوونەوەی ئەمڕۆ لە هاوین هاوەری سەری ڕەش سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ نوێنەرانی کورد لە بەغدا کرا کە بەپێی هەندێک سەرچاوە لەوانەیە بایکوتی چوونی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستانی بکرێ بۆ بەغدا تو ئەم وەزای ئێستا چونێکی دێتەوە تا چەند دەتوانێت ڕەوشەکە زیاتر بەرەو چارەسەرکردنی کێشەکان ببە ڕەوشەکە بەرەو چارەسەر بەڵێ
کاکەوات کاکەوات هاوڕێمان لەگەلە کاک هاوڕێم کاتەوە باش دەخۆشی ئەوەڵاوەکەم زۆر سپاس کاک هاوڕێ فەرمۆ زۆرەکەتەوە شتێکی زۆر زۆر جوانە فەرمۆ بەڵام من تێبینیەکەم هەیە لەسەر کۆبوونەوەی سەرکردەکانی کورد لە عێراق لە هەرێمی کوردستان ئێمە لەمێژە یعنی هەر لە سەرەتاوە دەستمان کردەوە بە کۆبوونەوە بەڵام خۆیان قسەیان دەڵێن کردار شەرتا کردارمان نەدیوە کوردستان ئەمڕۆ یعنی کێشە هەموو کوردستان بە تایبەتی عێراق بەحاڵ بەڵام بە تایبەتی کوردستان ئەمڕۆ کێشە لەلایەکەوە تۆبارانی سوورەکانی خەندێری و لەلایە کێشەی مادەی سەبوتول و لەلایە کێشەی فراکسیۆن و لە کوردستانیەکان لە ناو پەرلەمانی عێراق و هەم لە ناو کوردستانیشە بەڵام ئەوان هەر بە قسە دەکەن ئامادەن نەکەن لە پێناوەوەی کە جسمانی خۆیان پڕبێ هەموو ئەندام پەرلەمانەکان هەم بە فراکسیۆن و هەم بە کوتلەی کوردستانیەکانیشەوە حەقپەیمانیش بەس لەبەر مەسلحەتی جسمانی خۆیان لەسەر کورسە دانیشتن لە ناو قاعەی پەرلەمانە بنا هیچ بۆ پشگیری میلەتی کورد نەچوونەوێ بەڵێ تەماشاوانێنجا بابەتی مێر و لەسەر ئاسۆ ئەنکۆ ئەلندێن پەیوەندیە ناوبارە هەرێمی ئەو بەغدا دەدەمێکدا کۆکۆرتە کۆپێکاتەیەکی سەرەکی لە عێراقی و دناڤە مواسساتێت فەرمیەت عێراقی وە کۆپێکاتەیەکی سەرەکی خودی دەسەڵاتێن جودا جودا هەیە لە هەیەنا گەلێک پرسگرێکن گەلێک گرنگ بە هەڵاویستیمانە دنابارە هەولێرێ و بەغدا چما ئەف پرسگرێک سەرڕایی وجودا کوردان لە بەغدا و بێ هێزا زۆر سەرۆکومار کوردە و چەندین وەزیر یەن وەزارەتێن گرنگ کوردن دناڤە پەرلەمانی کورد خودیە پێگەیەکی خورتە بۆی ئەنا پرسگرێکی گەل و بێ چارەسەرکیریمانە بەڵێ محەممەدمان لەگەلە لە شاری سلێمانیەوە کاک محەممەد ئەم کاتەوە باش ئەم کاتە باشگانی من زۆر سوپاس بوو تا ئێستاش کێشە ئەو پرسگیرەکانەیە ناو کێشانەی نابین بینی هەولێر و بەغدا تا ئێستاش چارەسەر نەکراون قوربانگیان ئێمە میلەتی کورد ئێمە بە ئەوە چاک بزانین کەس پاڵپشتمان نییە ئیلا خۆمان نەبێ سەرکردەمان بڕیارێک دەرئەکا ئایا مام جەلال بێت کاک مەسعود بێت ئەبێ ئێمە کە کێشەی ناو خۆمان هەیە ئەوە بخەینە لایەکەوە ئەمە کێشەیەکی قەومیە ئەبێ هەمومان پاڵپشتی قسەی کاک مەسعود بین قسەی مام جەلال بین قسەی کاک نەوشیروان بین ئەگەر بۆ شتێکی وەتەنی بۆ نیشتیمانی بێت ئەوان بڕیارێ دەرەکە ئێمە بێ ئەوان پێمان بڵێنان حزب پێمان بڵێ خۆمان ئەچینەش سەر جادەکان پێویست ناکە مەڵبەن ڕێکخراوەکان بێ یان حیزبەکان بێ یان ئێمە لە مەکتەب بێنێتە دەرێ ئێمە پێویستە هەمومان هاودەنگ و هاوێت بین کەواتە کای محەممەد بەڵێ کەواتە پێت وایە تا ئێستا کورد خاوەن ستراتیجێکی هاوبەش خاوەن نەخشە ڕێگایەکی توکمەنیە بۆ چونیەتی سیاسەتکردن کارکردن لەسەر پرسە ئەساسیەکان لە بەغدا ئێمە پێویستیمان بە یەک شت هەیە ئەوەیە کە لە ناوخۆ ئێمە نیشتیمانمان خۆش بێت قەومیەتی خۆمان خۆش بێت بە هەموو کەس قەومیەتی خۆی خۆش بێت ئەمە ئەساسە ئێمە عیلاقەی حیزب و عیلاقەی کاک مەسعود و مام جەلال و کاک نەوشیروان ئەوان لەسەر چاوسە سەرمان قیادەی ئێمە ئەبێ پاڵپشتیان بکەین ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان ئێوە ئەوان کارێکیان کرد مەسەلەن سیاست مەدارەکانی کوردستان مەسەلەن ئەم ڕێکەوتنە ئەم شتە خراپە ئەو کاتەش ئێمە هەر ڕۆژێنە سەر جادەکان ئەڵێن ئەمە خراپە ئێمە پاڵپشتی ئێوەین بەس ئێمە ئەگەر هەمومان پاڵپشتی یەک نەبین کاک مەسعود و مام جەلال بە تەنیا یعنی چی بکەین بەس ئێمە پاڵپشتی ئەوان ئێمەین ئێمە ئەبێت ئەوان طبعا خیادەی ئێمە عەرەبە و کوردە ئەبێ ئێمە ئەوە چاک بزانین گیرفان پڕکردن و پەرلەمان و ئەمانە ئەوە شتێکی زۆر بەسیتە چاک بێ پەرلەمانکارێ 2 ساڵی تر لا ئەچێ و دانەی تر ئەچێتە شوێنی ئەمە قڕەی منە و ئیتر زۆر سپاس عەبدوڵڵا لە هەولێرەوە لە گەرمانە کاک عەبدوڵڵام کاتەوە باش کاک عەبدوڵڵا تا چەند گرنگە لە ئێستادا جادەی کوردستانی ڕێک بخرێت گوتاری کورد ڕێک بخرێت و کورتێک ستراتیج و یەک ئەجندای هاوبەشی توکمە هەبێت بۆ چونیەتی ڕوبەڕووبوونەوە هەموو تەحەدایانە بە تایبەتێکی ئەوەی لە حکوومەتی ناوەندی ڕوبەڕۆی کورد دەبێت تا ئێستا کێشەکان چارەسەر نەکراون وڵی خەزوو بە پێویست ومن وەکو پێشمەگەی وەڕاستی تایبەت بە کێشەی پێشمەگە باسەکەم کێشەکانی دیکە لە بەغدای تازە نەکراون بەڕاستی گلەی زۆرم لەو ئەندا پەرلەمانانەی بەغدایە بەڕاستی ئەو ئەندا پەرلەمانانە بەڕاستی ئەلۆ بەڵێ جەمیلێتە کاک عەبدوڵڵا کاماندام ئەوانەی لە پەرلەمانی عێراقن ئەوانەی لە بەغدان کاکە بۆچی گلەی تو لە چا ڕاستەیەکەوەی بەڵێ یعنی ئیشیان چێ ئەگەر یعنی کێشەکانی ئێمە تازە نەکرد لەوێ بەڕاستی وەڵای نەکشت باشم بەس لە نەکشتی پێویست کاریان نەکردەوە زۆر سپاسیەوە سوپاس پشکۆ لە هەولێرەوە کاک پشکۆ ئەم کاتەوە باش کاک پشکۆ
کاکە ئەم کاتت باش هەموو کاتێکت فەرمۆ کاکە سەبارەت بە و گۆڕیگارەکانی ئەمڕۆی کوردستان و ناوەندی عێراق و کۆمەڵش ئەشکالەت هەیە لە وڵاتی ئێمەدا ئێمە ئەبێ خۆمان چاکەین ئەوسا یەکێکی تر چاکەین. بەڵێ بەڵێ جەملێتە کای پشکۆ فەرمۆ ئەبێ ئێمە هەڵ بۆ خۆمان بدەن وەکو مارکس ئەڵێ ئەگەر ویست و تربێت وەرگری لە ماڵەوە وەرێگری ئەوسا قوتابخانە پێشا ئێمە خۆمان زانداری لە ناوی خۆمانەوە وڵاتێکی بۆ جوازی کەواتە بەڕێی تۆ بەڵێ کەواتە بەڕێی تۆ کاوڵاتێکی کوردستان کە چاودێری ڕەوشەکەیەکی پێت وایە چی بکرێت بۆ ئەوەی بتوانین ئیسیفادە لە ڕەوشەکە بکەین؟ من ئەتوانم ئەگەر گۆڕان نەبێت لە وڵاتی کوردستانە یعنی گەورەترین عقلی بۆ جوازی زاڵە بێ بەسەر عقل و منطقی کۆمەڵایەتی و فەلسەفە هەموو شتەکانی ترا. ئەمە خاڵێکی تری وایە ئێمە لە کوردستانە سەداها خەڵکەیە لەسەری ناوخۆ بۆتە قوربانی بۆ نمونە وەزیرمان هەبووە من نامێت تۆری باسەکە چنان سەعد عەبدوڵایە دایکی پێنج شەی چۆتە لای دوومان نابینیوە لە هەولێرە. بەڵێ کای پشکۆ خاڵێکی تری هەتا گۆڕان نەبێ هەتا ئەو عەقڵە کلاسیکانە لەسەر دەور بن هەموو شتەکان زانە بەسەر عەقڵ و منطقی زانست و تەکنۆلۆژیا و فەلسەفەدا. بەڵێ سیمامان لەگەلە هەر لە هەولێرەوە ئەم کاتەوە باش. ئەلۆ بەڵێ سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام. چۆنی کاتی کارداسی؟ زۆر سوپاس سیماخان فەرموو لەسەر تەوەری ئەمڕۆمان. بەڵێ بەداخەو کێسەکانی نێوان هەولێر و بەغداد نەکات چارەسەر ناکەوم بەڵکو ڕۆژ بە ڕۆژی کێسەکان خولتر دەکەوە و کارەکانیش پێم وایە هێزە سیاسەکانی خۆمان و پەرتەوازەکە بوونە و کارەکەش دەگەوێتەوە بۆ هەردوو حیزبی دەسەڵاتدار کە بە شێوەیە ڕەفتار دەکەن لەگەڵ حیزبەکانی ترەکەوە کردو یەکتری نەگرنەوە کێشەکان ڕۆژ بە ڕۆژ قاڵۆزتر دەبنی کرد چدا ناو کوردستان بۆ چدا بەغداد بێت ڕاستی زۆر بەداخەو بوومە دەکاتێک دەکا کوردستان خۆی ساحیبی هەزاری یەک کێشە یارەسەرێکی کەواتە بەڕێی تۆ ئەو ئەلێکترازانەی لایەنە سیاسیەکانی کورد لە هەرێمی کوردستان ئەوە پێت وایە سەبەبێک بێت بۆ ئەوەی لە بەغداش حکوومەتی ناوەندی جددی نەبێت لە چونێتی چارەسەرکردنی کێشەکانی نابینی خۆی ئەو حکوومەتی هەولێر؟ بەڵێ تاکید وە ئەگەر ئێمە یەک گفتو ئەوە بین بە چییە بەش ڕەفتارمان لەگەڵ بکەی هەموو وڵاتەکانی دواسی بە شوەیە کە کەوتونەکە گیانی ئەمنی دەکەوە سەرنجام خەڵکە فەقیرەکە لێی دەکەوی. بەڵێ بینەرە بەرزە بەڵێ سیماخان سوپاس پەیوەندەکەت بینەرە بەرزەکان ئەو دیمەنەیە ئێستاوە بینن کۆبوونەوەی ئەمڕۆی سەرۆکی یاریمی کوردستانە لەگەڵ نونەرانی کورد لە هەموو کوردلەکان کورتای هاوپەیمانی کوردستان کورتلە یەکگرتو کۆمەڵ و گۆڕان لە پەرلەمانی عێراق بۆ چۆنیەتی داڕشتنی میکانزمێک ئەلتەرناتیڤێک بۆ چارەسەرکردنی پرسی کورد ئەنکو ئەو پرسگیرەکانی ئەو کێشانەی کە تا ئێستا بەبێ چارەسەرکرد ماوە لە نێوان هەولێر و بەغدا. بەڵێ لە سەرمان بابەت یوسفمان لەگەلە لە شاری سلێمانی کاک یوسف ئەم کاتەوە باش. ئەم کاتەوە باش. دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم پێشەچی زۆر سوپاس کاک یوسف فەرموو. بەڕێزی وەڵای ئێمە دووسێ خاڵ لە دووسێ خاڵا کورتی کەمەوە بەڕاستی ئێمە کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدادا یعنی لە ئەمڕۆ نەبووە ئەوان تا 2006 تا 2006 ڕوخانی سەدام حوسێن هیچ عەرەبێک هیچ شیعەیەک هیچ سونەیەک هیچ کەسێک لە خوارجە بەرحەمبینەوە ئەعترافی بە ئێمە نەدەکرد. ئێستاش کە ئێمە چوونێتەوە بەقەدەر خۆمان لە خۆمان زیاتر دەسەڵاتمان هەیە دڵنیا بۆ واز و لەوانەیە کێشەکانمان چارەسەر نەبێ ئێستاش کۆمەڵە خەڵکی ناحەز و کۆمەڵە سەرکردەی ناحەزی عەرەب چ شیعە چ سونە هەیە کە چاویان بە کورد هەڵنایە. جا ڕێزم هەیە بۆ برادەرانی پێشێمە کە تەلەفۆنەکەن ڕەخنە لە سەرکردایەتی ئێمە دەگرن تێگەی ئەو کاتانەی کە ئەنفال دەکرا و چیمیاباران دەکرا و شت دەکرا هەر ئەم سەرکردانە بوون کە دیفاعیان دەکرد و بە شاخەکانەوە بوون لەگەڵ براکانی ئێمە و لەگەڵ کەسوکاری ئێمە. جا تکا دەکەم یعنی بەڕاستی با ئێمە خۆمان لە بەڕاستی وەکو شتێک یعنی ئەو قسێش لەوانەیە نەگونجاو بێ ئێمە خۆمان لا کەم نەبێ
هیچ نەسەرکردە نە بۆ خۆمان نە پێشمەرگە نە شورتە نە ئاسایش با لە سەرچاوی خۆمان نەدەین لەبەر بەڵێ کاک بێگومانیەکێکی لە خەڵ هەرە گرنگەکانەوە ئێمە خاوەن ئیرادەیەکی تۆکمە و بەهێز بین ئیرادەمان زۆر جددی بێ بچنێتی خزمەتکردنی وڵاتەکەمان و چارەسەرکردنەوە کێشەکان گۆڕان لە بازیان لەگەلمانە کای گۆڕانم کاتەوە باش کای گۆڕان ئەو ڕەوشە ئێستا ئەو گەرجەی لە نێوان پەیوەندی حکوومەتی ناوەندی و حکوومەتی یاریمی کوردستان دروست بووە تو بچای گەڕینتەوە بۆ تا ئێستا ئەو گەرجیە تا ڕادەی کەرماوە بەڵێ وەڵی بەنسبەت ئەو تەوەرەی کە دادناون تەوەرێکی زۆر جوانە و دەستخۆشکەریتان لێ یەکەم دەقە بە دەقا سات بە سات هەتا ئەگاتە مانگ بە مانگ ساڵ بە ساڵ بەڵام بەنسبەتەوە تەوەرەوە من ئەوەداڵم دەربارەی پەیوەندیەکانی هێزی عێراق و هێزی هەرێمی کوردستان کەم و کوڕەکان تەنها لەوانە خۆی ئەبینێتەوە کە لە ئەندامی پەرلەمانەکانیمان لەوێن خۆیان بە شکستێک یعنی سیرەکەن کە ئەنەما نین بۆ لەبەر ئەوە بەنسبەت مالیشیەوە بەنسبەت حکومەکانی حکمی ئەو کەسانی کە باڵادەستن لەوێ حەج ئەمرێک دەکەن ئەمان ئەڵێن بەسەر چاو ئایا من بۆ خۆم پێشمەرگەیەکم بۆ نمونە ئەڵێم کە ئەم تەوەرەش پەیوەندی بۆ نیە بەڵام هەر بەشێکە لەم بابەتە من پێشمەرگەیەکم بۆ نمونە کە 530,000 هەیە مانگێک ئایا بۆ هێزی پێشمەرگە لێرەوە ڕەوانەی ئەو مەتیقە حەرەبیانە ئەکەن بۆچی بۆ ئەوەی کە مەسەلەن دەسڵاتی کورد هەبێ لەوێ بۆ ئەوەی ئەو خەڵکانی کە لەوێن ئەنی بۆ ئەوە بن کە بێوەی بن دوور بن لە تیرۆری سوشتەوە بۆ ئێمەیان ئەوێ بۆ هەموو ئەو شتانە بەڵام ئایا بۆ ئێمەیان ناوێ بۆ ئەو کەسانی کەم و چەمان بۆ زیاد بکەن لاریشە هەرەوە ناڵێم تەمەنا ئەەکەم تەمەنا لە خۆی گەورە ئەەکەم و لەو هێزە باڵا دەستانە ئەەکەم کە سەری خۆیان دانەنوێنن بۆی هیچ کەس بەڵێ پشتیوان لە هەڵەبچەوە لەگەڵمانەکای پشتیوانم کەتەوە باش بەڵێ بە ڕزمی ئێوارەتان باش باشتر بۆ جەنابەت فەرموو لەسەر دەستخۆشی ئەو بەرنامە جوانتان لێکم بەڕاستی من زۆر گەشتبینم بەبینینی ئەو وێنانەی کە لەسەر شاشەکە ڕەنگینەکەتان پیشانە درێ سەبارەت بۆ تەوەرەی کە هەڵتان بژاردووە من بەڕای خۆم پێم وایە تەوەرێکی زۆر جوانە ئێمە یەک تێبینیم هەیە لەسەر بەرنامەکەی ڕێسان فەرموو ئەندام پەرلەمانەکانی ئێمە لە بڵێن لە هەرێمی کوردستان دیارە زۆر بە گەشتبینیوە ئێمە لەو ئەندا پەرلەمانە ئەڕوانین ئەگەر ئەوانەی بەغاشمان کە گلەیمان لیان هەیە وەکو ئەوان ئیش و کار و کردەوەکانیان لە ڕوو بێ و ئاشکرا بێ بۆ کۆمەڵانی خەڵکی کوردستان دڵنیاین کە ئەم وەزعە بەرەو پێشەوە چێ و گەشتبینین و ئیشەڵا داهاتوویەکی ڕوونمانە بێ بۆ هەرێمی کوردستان و بۆ ناوچەکە بەگشتی. بەڵێ سوپاس کای پشتیوان بینەرە بارەزەکان دوای ئەم ناوبەرە لە سەرامان بابەت بەردەوامە بین. بەڵێ لە سەرامان بابەت شوانمان لەگەلە لە شاری سلێمانیەوە کای شوانم کاتەوە باش. وەڵام من تەنها تعقیبێکم لەسەر بەڕاستیەوەرەکە هەیە من وەک ڕۆژنامەنووسێک پێشتر لە پێش ئەم خولەی بڵێن پێش ئەم خولەی کە تازە حکوومەت پێشێنرا و ئەو ئیتفاقێکە لە ئەربیل کرا مەبەستم ئەنجومەنی نیشتیمانی پێش ئەم خولەیە من پێشتر ڕۆژنامەنووسێک کە بۆ سایت و تەلەڤیزیۆنە بیانەکان ئیشەکەم و لێو حەسوورەمە بووە بێگومان یەکێک لە گرفتەکانی ئێمە وەکو هاوڵاتیانی کوردستان وەکو میلەتی کورد ئەو ئەندامانەی کە لە کوردستان ڕەواناکرێن بۆ بەغدا چێن و ڕابردویان چیە و ئاستی زانست و ئاستی هەڵوێستیان چۆنە بەڕاستی دکتۆر مەحموود عوسمان کە کەساتێکی سیاسی ناساوە بۆ ڕۆژنامە بیانەکان ئەوەی درکاندەوە زۆر جار کە ئەوانەی لە بەغدا بوون بە ناوی نوێنەری کوردەوە بەڕاستی نەهاتنیان لە هاتنیان باشتر بوو یعنی نەهاتنە لەوێ بوونایە بۆ خۆیان وجودیان نەبووە لە ئەنجومەنی نیشتیمانی عێراقا باشتر بوو تەنان باس لەوە کە زیاتر لە نیوەی ئەوانەی کە لە بەغدا بوون بە ناوی نوێنەری کوردەوە زمانی عەرەبیان نازانی کە تۆ نوێنەرێک ئەنێری بۆ بەغدا کە تۆ کەسێک ئەنێری بۆ بەغدا دیفاعت لێ بکات کە زمان نەزانێت ناتنی بۆ چ سوودێکی ئەمە یەک دوو بەڕاستی من لێرەوە تاکید دەکەمەوە کە ئەوانەی کە نوێنەرایەتی کوردستانەکەن و بەناوی سەکردایەتی سیاسی کوردەوە مفاوضات لەگەڵ مەرکەزە ئەکەن بەڕاستی هەمیشە لە ئەستاتی گفتوگۆیە برای عەزیزم ئەدۆڕێن
يعني لە کاتی گفتوگوۆ ئێمە فەشەلێنین يعني بۆ هۆیەکان چییە هۆیەکان چیە لە بەتایبەتی کە کورد چەندین اتفاقیات اتفاقات یا چارقۆلی و پێنجقۆلی لە گەلایەنەکانی شیعە لە گەلایەنەکانی سونە لایەنە ئاساسیەکان بێژگە لە حکوومەتی عێراق لەسەر پرۆتۆکۆلێک چونە ناو حکوومەتی عێراقەوە لە پەرلەمانە چەندین وەزیر هەیە چەندین کەسایەتی لە وەزارەتەکان هەن بۆ کورد وەکو تواڵی لە ناو ئەو هەموو گوتوبێژەکان گفتوگوەکانە دۆڕێ سببەکەی چییە؟ برا عزیزم ئاشکرایە ئێمە ئیتیفاقیەکی لەکەم کە من نەچێتە بواری جێبەجێکردنەوە با من تا ئێوارە قسە بۆ جەنابە بکەم تۆ گوێ لە من بگری کە تۆ ئیشەکە نەکەی ئیتیفاقەکە وەکو خۆی پەسەند نەکەی چی بەچی کرد بەڕێ سەرۆکی هەرێم لە هەولێر هەموو لایەنە سیاسی ناکۆکانی کۆ کردەوەی حکوومەت پێشێنرا کوا دەرەنجامی ئەمە لەلایەک تۆ بەڕاستی کورد هەرێکیشی کورد ئەوەیە کە کاتێکە قەیرانی ئابووریەکەوتە نێوان ئەجا ڕاکا بۆ بەغدا ئەسا کە دوو جاری احتیراز سیراوان دامانی پەرلەمانی عێراق لەوێ دوو جارێکێک لەسەر کەمکردنەوەی بودجە بووە ئەوەی دیکەیان لەسەر کەمکردنەوەی دەسەڵاتی سەر بەڕێز مام جەلال بووە یعنی ئایا ئیشەکانیان ئیشی نوێنەرەکانی کورد لە بەغدا چییە؟ من ئەو پرسیار لە پەرلەمانتارانەکەم بەڵێ کاشە بۆ ڕۆشن بۆەوە بەڵێ محەممەد لە هەولێرەوە لە گەرمانەکەی محەممەدەم کاتەوە باش خۆشی بەرنامەکە دەکەم زۆر سپاس فەرمەوە سەرەتا ئەم بڵێن من زۆر گەشتبینم من کە بەوە گەشتبینم کە نوێنەرەکانمان لە پەرلەمانی عێراقن ئەوانیش لە سەرنجی کوردستانی من ئەبینم کە چۆن زۆر دەستکەوت بەدی هاتن بۆ ئێمە ڕاستی نەڵێ کە بینین ئەو دەستکەوتانە کە یەکیان ئێستا سەربەخۆیە یعنی باشترینیان سەربەخۆریە ماگەر سەدام مابوو ما ئێمە چیمان نەکرد خوامان بوو لەباڵ منداڵەکان خۆمان دەرمانێنن وانە بوو کە منیش ئەوە ئەڵێم بۆ ملەتەکەی خۆمان ئەبێ ڕەچاوی ئەوەش بکەن حتا سەر و بازاریش مابێ من دەربنم لە عێراق یعنیشتمان بۆ بکرێت زۆر هەوڕاست لە شاری سلێمانیەوە لە گەرمانام کاتەوە باش ئەم کاتەوە باش بەڕێز بم بەڵێ کاک هەوڕاست لە چارچەوەی ئەو کۆبوونەوەی کە ئەمڕۆ کراوەکو لەسەر شاشە لە بەرچاوی ئێوەنە نونەرانی کوتلەکانی کوردستان لە پەرلەمانی عێراق هەمویان گۆڕان یەکگرت و کۆمەڵ هاوپەیمانی کوردستان کە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان تیا بەشدارن هەمویان ئامادە بوون تۆ ئەمە چۆن نەبینیت ئەمە تا چەند ئەتوانێت نەخشە ڕێگایەکی تازە دابنرێت بتوانیت چارەسەرکردنی کێشەکان بڵێ من سەرەتا دەستخۆشی بەرنامەکە لێکەم زۆر سوپاس هیوادارم سەرکەوتوو بم و هیوادارم بەرنامەکەتان بە هەمیشە بەرەو پێ بڕوا زۆر سوپاس کاک هەوڕاست سەرەتا من ئەو نەمهەیە کە بەڕاستی ئەو کۆبوونەوانەی کە ئەکرێت نەتیجەیەکی هەبێ بۆ ئێمە تەنەها جار کۆبوونەی وا کراوە نەتیجەی نەبوو بۆ ئێمە تەنها یەک شتێکمێ ئەو ناڵم ئایا بۆچی هەتاوەکو ئێستا بەڵێ بۆ چوونەکانی خۆیان نەخستۆتە بەردەست ئەندەمانی پەرلەمان ئەو پەرلەماندارانەی کە لەوێن ئایا ئیشیان چییە ئایا ئەو پەرلەماندارانە ئەو بۆ چوونانەی کە هەیەە هەتا ئێستا جێبەجێ کراوە یاخود ئەو فەرق و جیاوازەی لەگەڵ وەزارەتەکاندا هەیە جێبەجێیان کردووە بەڵێ کاک ئەو فەرق و جیاوازیە هەیە بەڵێ کاک هەوڕاست لە شاری سلێمان سوپاس بەڵێ بینەرە بارێزەکان کورد لە چارچەی حکوومەتی ئێستا عێراق بە دەست پێشخەرێکی نازدە خالی بەشداریان کردووە کە یەکێک لەوانە تاکی لەوە کاتەوە کە پێویستە مادەی 140 جێبەجێ بکرێت هەروە پێویستە حرەس حدودەکانی هەرێمی کوردستان پاسەوانەکانی سنوور هەمویان تەسلیح بکرێتەوە و بە چەکدار بکرێتەوە موچیانش پێ بدرێت چەندین بڕیاری تری گرین بەڵام تا ئێستا ئەمانە بۆ جێبەجێ نەکراون هەیە تا ئێستاش بە تایبەتی مادەی 140 کە مادەیەکی دەستوریە و حکوومەتی عێراق ملزەمەکە کە پێویستە جێبەجێ بکێ بەڵام تا ئێستا هەنگاوەکان زۆر خاون بوو تا ئێستا چارەسەر نکراوە سوران لە هەڵەبجەوە کاک سورانم کاتەوە باش پێشەژی دەستخۆشی لە جەنابتان و ستافەکەتانەکەم و پاشان دەستخۆشی لە بەڕێوەبەری کەناڵە بەڕێزەکەتانەکەم تا خزمەتگوزارێک کە لەوێ بەڕاستی بە شێوەیەکی خەباتکارانە خەباتی کوردبوون و نەتەوایەتی خۆتان زۆر سوپاس بەناوی هەمووانەوەی مەژگەرێک سوپاس دەکەین کاکی سوران برای بەڕێزم با کێشەکان و شتەکان تۆزێک گشتگیرتر ئێمە بیری لێ بکەینەوە مەسەڵەن سێرکە لە مێژووی کووردا بە درێژایی مێژووی کورد بەڕاستی ئێمە کوڕی شاخین لە شەڕا هیچ کەم و کورتێکمان نەبووە و ئەوەی کەوا وەکو ئەرکیشی چەکداری وەکو ئەرکیشی خەباتی جێڕی ئەمە جێبەجێ کراوە بەڵام کێشەی ئێمە لەسەر مێزە یعنی کێشەی کورد بەڕاستی بە واتایەکی ڕاستەخۆیانە بڵێم لە شاخ براوە و لە شار دۆڕاو زۆر بەداخەوە ئەبێ ئەم ڕاستینەیە ئێمە قوبڵ بکەین مەسەڵەن سێرکە هۆکارەکان چییە هۆکارەکان چییە لە شاخ براوەیە وەکو توالەی لە شار بۆ دوڕاوە
هۆکارەکەی زۆر زۆر ئاشکرا ڕوونە یەک نەبوونە یەک هەڵوێست نەکردنە بەڕاستی یعنی تۆ وەرە لە بۆ نمونە بگەڕێنەوە بۆ سەردەمی چلەکان لە پاش کۆتایی جەنگی جیهانی دووەم لە ئەڵمانیای وێرانە ئێستا ئەڵمانیایشی نوێ ئەبینی کە یەکێکە لە هەرە پێشکەوتوترین وڵاتەکانی جیهان بەڵام ئێمە لە سێرەکەی یەک سەدەی تەواوە ئێمە خوێن ئەدەین کیمیاوی ئەنفال بە هەموو شێوەیەک ئێمە لە شاخە خەباتی خۆمانمان کردووە بەڵام کە هاتوینەتەوە ناو شار لەبەر ئەوەی پارچە پارچەکراوین زۆر بەداخەوە یعنی من بە تەحەداوە ئەڵەمەوە شتێکی ئاشکرا و ڕوونە و پێویست ناکە ئێمە ئێستا دەلایل بێنینەوە کە پارتەکان بەو شێوە نەبوون کە گەل پێویستی پێیان بووە پارتەکان بەو شێوە نەبوون کە با بڵین لە پراکتیکا زۆر بە ڕۆحێکی کوردبوون و کوردایەتیەوە لەسەر مێزی مزاکەرە دابنیشن لەگەڵ دوژمنانی کورد لە هەر چوار پارچی کوردستانە نەکە ئێستا و باشووروان لە باشوورە بۆ خۆ دەزانی لە 2003ەوە با بڵین بەناو ئازادیەکەی ئەمریکا کە هاتوو بەڵێ کاک محەممەد ئەفو کاک سۆران ئێمە لە پرسێکی سەرەوە لەو کاتە لە دوای پرۆسی ئازادی 2003 کە حکوومەتی عێراق بە هەموو ماساتەکان لەناو لەسەر نەخشە نەما بۆ حکوومەتی بەناوی حکوومەتی عێراق و خەوان ماسات و نەزانم چی بەڵام کورد یەکێک لە پێگی ئەساسیەکانی دروستکردنی دەوڵەتی نوێی عێراق بوو مادەم وا بوو کورتەوە هەموو وەرەقە زەختە لە دەستدا و هەموو پۆستە باڵای لە دەستدا لە دەستیدا بۆ ئەنکۆ لە ژێر دەستی ئەواندا بۆ نەیتوانی وەکو پێویست بەکاربێنێ تا ئێستا و پرسگیرەکانە کە لە یەکەم جار لەسەر ڕێککەوتن تا ئێستا بە هەڵوارسی مانەوەتەوە چارەسەر نەکراون بوو کورد نەیتوانی وەکو پێویستە ئیسیفادە لەو هەموو وەرەقە فشارە بە قواتەکان بکە بە دڵنیایە منیش هەمان پرسیاری جەناب دەکەم لە سەرکردەکانی باشوورمان بەڕاستی یعنی بۆ ئێستا تاکو ئێستا بۆ نمونە من یەک خاڵی زۆر هەستیار بێنمەوە بیری جەنابتان و بینەرانی بەڕێز بزەڵت بیرم نییە ساڵێک لەمەوە پێش بوو یا 2 ساڵ لەمەوە پێش بوو لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیە بەڕێز سەرۆکی هەرێم کاک مەسعود بارزانی وجودی هەبوو ڕۆژنامەنووسێکە و پرسیاری لێکرد کە گوایە هێنانەوەی ناوچە دابڕاوەکان بۆ تا ئێستا نەهێنراوەتەوە ئەویش لەسەر زاری بەڵێنی یا کە پاش 6 مانگی تر ئەو شتە جێبەجێ ئەکرێت و بە تەحەداوە ئەیوت کە من خۆم سەرپەرشتیاری ئەو مەسەلەی ئەەکەم بۆچی ئەوەی کەوا لە 2003 هەتاکو ئێستا ئێمە هیچ شتێکمان بەدەست نێناوە بەداخەوە بڵێم ئێستا و لەگەڵ 74 و نسکۆی شۆڕشی کورد هیچ یعنی فەرقیشی ئەوتۆی نییە چکە ناوچە دابڕاوەکان هەمان ناوچە دابڕاوەکان بمبوری چارەسەری بۆ ئەم کێشەیە تەنها یەکێتی نەتەوەیە تەنها ئەوەیە کورد ئەبێ بە یەک دەنگ بە یەک ڕەنگ نوێنەری میلەتی ڕاستەخینەی خۆی بێت چیتر بە گوێی هێزە دەرەشیەکان نەکرێت و لەگەڵ ڕێزمە بەڵێ بینەرە بەرزەکان بێگومان تا تقریبا نیوەی باشووری کوردستان تا ئێستاش ناوچە دابراوەکان دایان کۆ لە ژێر کۆنتڕۆل لە ژێر سەرپەرشتی حکوومەتی ناوەندی عێراقدا نەکی لە ژێر سەرپەرشتی حکوومەتی هەرێمی کوردستان و لەو ناوچانە ڕۆژ بە ڕۆژ کێشەکان قوڵترە بنەوە بە تایبەتی لە سادیە و لە جەلەولا شەوانمان لەگەلە لە چەمچە ماڵەوە کاک شەوانم کاتەوە باش ئەلۆ بەڵێ کاک شەوان عفونکەی لوقمان لە باڵەکەتی کاک لوقمان گەلێک خۆشحاڵم ببوورە عفونکەی پێشەچی دەست خۆشتان لێکەم و پیرۆزبای کەناڵەکەتان لێکەم بە بوویری بە ئازادانە ئەتوان لەسەرم کەناڵە قسە بکەین بەس ئێستا لە باڵەکەتیم لە دۆڵی باڵان لە گوندی ماونان ئێستا تقریبان 10 دقە چارێکەکە بێت تۆ بارەڵاوەساوە خەڵکی کورد لە عێراق و یا لە هەر شوێنی پەیوەندی دۆستانە بەڕێزم پەیوەندی دۆستانە لەگەڵ دەوڵەتان و ئەو ئەرچی سەرشانیوان نییە ڕۆژانە عفونکەی بەڕێزم بەڵێ فەرمو قسەی خۆ بکە کاک لوقمان ئەوە شتێکی دۆستانە نییە ینی بڵێن پەیوەندێکی دۆستانە لەما بینی ئێمە و ئێران و تورکیا هەیە کە بڵێن خەڵکانی ئێمە لەو ینی بڵێن لە کەشەوەچیەوە تۆپاوی و بەفەوە تۆپاوی گول لە بارانی دۆشکایی دابژن یا تیارە ڕێژی دابژن کوردی ئێمە چی کردووە لە بەغدا یان لە ئاسی هەرێمیشە تێگانە چیان کردو تا ئەو تۆبارانە ڕابگرن لە تقریبا 10 دقە چارێکی بەراوەتە ئێستا خەڵک بەڵێ کاک لوقمان بە حکمی ئەوە لە ناوچەی باڵەکاتیە ئەو ناوچانە زۆر جار ڕوبەڕووی هێرشەکانی ئارتشی تورکیا و ئێرانە بێتەوە لە ئێستادا لەم بەتایبەتی لەمڕۆ ڕاوشی ئەمنیە و ناوچانە لە چاسێکدا بووە
ئێستا ئەوڕۆ تقریبا نی ساعت بەر لە ئێستا من لە گوندی ماونانەوە قسەت لەگەڵەکەم تقریبا تۆپێک لە 200 متر نزیکە میلێ داوە تۆپێکیان هاتووە جگە لەوەی دەیان تۆپی تریش ئێستا کوێستانەکانی ئێمە هەمووی بەر ئاگری تۆپبارانەکان کەوتون ئێستا تۆپ ئاگر لە کوێستانەکانی ئێمە بەربوو نەکەس ینی نەکەس تێبی بژین تەدا نازانم مەبەستی من ئەوەیە ینی ئایا کورد لە ئاستی عێراقدا چی کردووەتە ئێستا 6 ڕۆژە ڕاستە تۆپباران ڕاگیراوە بەڵێ بۆ ئێستا دەستی پێ کردەوە بەڵێ هەڵومان لەگەلە لە کویە لەسەر هەمان بابەت کاک هەڵام کاتەوە باش کاکە ژیان چۆنی زۆر سپاس کاکە لە فەرمە سپاس کاکە براژیان بەنسبەت ئەو نوێنەرانەمان کە لە بەغداوە ئەو نوێنەرانەمان لە بەغداوە بەس تەنانەت بۆ خۆ دەوڵەمەندکردن چوونەتە بەغدا بۆ نەچوون دیفاع لە خەڵک بکەن حاڵی بووی لەبەری بۆ نمونە خاڵک لە نۆزدە خاڵەکان پێشمەرگەیە پێشمەرگە حالیان بەو جێژنە و بەو ڕەمەزانەی کە ڕۆی زۆر سپاسی دەوڵەمەندەکانەکەین کە سەرفترە و زەکاتیاندا بە پێشمەرگە ئەگەنا ئەوانە بۆ دیفاع لە خەڵک نەچوونە بەغدا بەس بۆ خۆ دەوڵەمەندکردن و توزاری چوونە بەغدا بە ئۆپۆزیسیۆن و بە دەسەڵات و بە گۆڕان و بە ئێشێتی پارتی هەر هەمویان نوێرەکان بۆ خۆ دەوڵەمەندکردن چوونەتە بەغدا بۆ دیفاع لە خەڵک نەچوونەوانە بەڵێ سپاس تارقمان لەگەلە تارق لە دهۆی کێکای تارقی بەر باش باش زۆر خۆشی بەڕام بەکەم زۆر سپاس پەیوەندیت نابەرەوە بەرنامە سەروی بابەتیم بینم پەیوەندیتمە و gelek lawazene yekî şwayê wekî o tiştekî yasayî ve tiştekî adî ye vekî ez bînim çünkî êkî wekî malekî ber xwe têr ber pê xwe bîne tu roj li ser hesaba çi ser hesaba xilafatê me daxiliyetna beyna mesela saltêda û opozisyonê û heta welêbetin êkî wekî mesela goran çitin li ser evdiyet bavtin pavê de Kurd pavê de pêşmergehî pavê de ezmûna Kurdî de tiştekî tabiîye de ئەمت لەوازم بەرم بەریوانە و مەهیدیت کرد بەڵێ کاک تارق بێگومان پشتی هەڵبژاردنên 2009 ئۆپۆزیسیۆن لە هەرێما کوردستانی هاتە ئاراوە کە دی هەموو لایەنی سیاسی دە چارچوبێک کوتلێکی تایبەت خەبات دەکردن گەلۆ لە 2003 هەیە 2009 بەلام هەنگی دەست پێ بکەین کوردانە هەموو وەرەقێت فشارین گەلێکی بقات بوون ئەشیان دوان پرتگیرێکا چارەسەرکەن ئەوانت خۆرانە دیتن وەرەزانی و ماڵە کوردیە یا ئێکرێزیە بەلێ پشتی دیار بووی و ئەم خلافات کردنا بینما دا و ئەم نت ئێکرێزی نتشتێکی طبيعية ئەوانە بخۆ ئەف دەرفەتە دیت حتى نکی بەری خود يعني ئەف ئەوێتە بەریکێ الفێری هەمی دەوار فيه وبيقف كيف ضد ما رابن أو شيء سببي حتى مثلا يكي شيخ نظام قرآن البرلماني بدأت خطان بخاطر شيء كهافته كرجا و يعني أفتشت هذا الشيء طبيعية من ديت نظام يكون أوديشن كنترول سرماكن جبو أبتند و زور سپاس بله سپاس واسطه محمد لرانیوه که واسطه هم کتاب باش بداخل دیگر واسطه محمد داخله لشکر هل رانیا که لشکر هم کتاب باش هم کاتب باش بله که لشکر فرمو زور سپاس هم دست خوشی برنامه کتانی یکم سپاس بو مسئله یم تو بارانو بو مسئله که چون بو بغداد بو شتانه شونه که بۆ هەرێمی کوردستان پاراستنی یان خەڵکی کورد بێ بۆ دەسەگەکانی خۆیان چوونە یان بۆ بەرژەوەندی شتەکانی خۆیان چوونە نەکو بۆ بەرژەوەندی میلەتیان بووێ من داوا لە سەرکردەکانی دەکەم بەڕێزمان جەلال بەڕێز مەحسوود بارزانی داوایانی دەکەم کە ئەمڕۆژ لە بناری قەندیل بە تۆبارانەکانی دژی خەڵکی سیڤیل دەکەن ئێمە ڕاستی هەڵوستی خۆمان وەردەگرین بەرامبەر ئەم حکوومەتەی خۆمان بۆ کاتێک سەدام حوسێن مابووی کە دموکرات لە گوندی بناری قەندیل بوو بە هەموو شێوەیەک بە پێسی لێداوە بەڵام ئێستا تەماشا دەکەین هیچ شێوەیەک دەستسەرکردەکانی خۆمان بە هیچ شێوەیەک ئەم یاداشتی ئێران یانی تورکیا ئێستا من لە گوندی بۆڵێ ئەمە هەر شەهیدمان داوە بەڵام هیچ هەڵوێستێکیان نەبووە بەرامبەر گوندی بۆڵێ ئێمە دەستخۆشیتان لێ دەکەین لە بەرنامەکەتان بەڵێ سوپاس خالیت لە پیرەمەگرونەوە لەگەڵمانە کاک خالیتم کاتەوە باش باش گای خالیت ئەم هەموو
ڕەوشەی کە کورتایە لەلایکەوە ئێران و تورکیا لە ناوچە سنووریەکان تۆپاران نەکرێت کە تا ئێستا زیاتر لە 12 کەس کوژراون و نزیکەی چەندین کەسی تریش لەو ژمارەیە بریندارن و لەلایکەوە لە حکوومەتی عێراقیش تا ئێستا وەکو جدی نهاتوتە پێشەوە بچوونەتی چارە حتا ئیشکردن لەسەر ئەو پرۆتۆکۆل و ئەو ڕێککەوتنامەی کە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ڕێککەوتن تو ئەمە چۆن نەبینە مەڵە لە ئێستا دامووی وڵی کاک شوانجان ببوورە ئەوە گەڕێتەوە بەرپرسەکانمان یعنی هەموو ڕۆژێک لە تۆباران بۆ نمونە تۆبارانی ئێران ینی چەندەها کەسمان هەژارەکەن چەندەها کەسمان دەربەدەر دەکەن یعنی ئەمە بەڕاستی ئەمە مای لێ قبولکردن نییە من خۆم وەکو گەنجێک ئێستا بەشداریەکەم ئەوە ئەگەڕێتەوە بۆ سەر بەرپرسەکانی حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم ڕێزم هەیە بۆیان بۆ بەڕێز مام جەلال بۆ بەڕێز کاک مەسعود بارزانی هەنی پێویستە کۆبوونەوەی بکەن لەو بارەیەوە چەندەها کەس دەربەدەر چەندەها کەس کوژران چەندەها کەس یعنی بەڕاستی ئەوە بزانن ئەگەر تۆپباران دەکەن ئەوان ئێران تۆپباران دەکا یان تورکیا تۆپباران دەکا بۆ لە ناوچە کوردستانەکەی خۆمان دەگرن بۆ لە شوێنی مەبەستی خۆیان ناگرن یعنی کەسێکی ئاوا چی تاوانێکی هەیە چەندەها مەڕ چەندەها کەس کوژران چەندەها کەس بریندار بوون ینی بەڕاستی ئەوە من ئەمە لەسەر ئەو ڕووداوە چەند پرسیارشکە بکەم داوای لێ برنجەکەم ئێران کە تۆپباران دەکا بۆ لە شوێنی مەبەستی خۆی ناگرێت هەدەفی کوێیە بۆ لە کوردی قوربەسەری هەژارەگرێت شەید دەکات یان لە دێیەکی قوربەسەر ئەگرێت یان لە بەڵێ کاک خالیت هیوادارم لایەنە پەیوەنددارەکان بەرسەوی جانە بدەن دیارە ئێمە لێرە ڕای نادەن بەی شێوەیە بەس ئێمە خزمەتی وەرگرتنی پەیوەندیەکانی وایکەین محمود دیگەلمە لە باژارێ دهوکێ کاک محمود دەم باش ڕۆژ باش بەڵێ کاک محمود فەرمۆ مشکلەمە لە سەر مادە 140 بەڵێ وانە مادە 140 مشکلە اكشوان امين ملدوك جينا بحشتي صالة مجرد انفال ويديان بربينا مادة 140 بربينا الشيخان نوكا حكمة ما تشبو مناكد او قرار هرم كردستان ده تشبر مناكبي ما هي فيها الهرم كردستان ان درجة برد مادة 140 ده ان بدنا طابعين بله كاك محمود تو الشيخان دجي بانينا ام دوك جينا بحشتي صالة بس تو نفوسات السركيش ده بريا نفوسات ما شيخانه او قرارات هرم كردستان داد بو خلق كردستان تشبر مناكبي اي لايني تر حكومات نافندي انكو ده صلاة موصلة تشبو مناكب في ام كردين مادة 140 يعني تشبر مناكبي الناس في هاريكاري الناس في الزواج الناس في دي تشتكبر مناكبي بالك اي محمود وقتها مشينا اسايشا ماشي ما حسبت عربي يعني باحترام عربي كي خوري بتري ما تجري كواتا نافبين هاردوك بله نافبين هاردوك داس حکومت هم یا هرمه و هم یا نوندی هین باشخوراون لسروی که هین جنتوی کردن مانا هیوینا آن هرمه کردستان داش ماده 140 برده دا امریکا خبزانین آنجی بومه چاره سریعی که زیترین وقت ما حسبنا كده که عربه که دیش حتی 2003 جلسه با میبونو که حتی دوی که جید ماده 140 از چما آسایشی آن از چما قومیه یوی بری گام صارت کرد یعنی بله کاک محمود یعنی بلا ریکه که بله سرنجاته ماده وان کلینا ماده 140 آبد حقیقی شیخانو بله سرنجاته گشت کاک محمود هیویدار اینجا پیوندیدار هایش سرنجاته بن ڕێباس لە شاری سلێمانیەوە کاک ڕێباس ئەم کاتەوە باش دەستخۆشی لە بەنامەکەتانەکەم زۆر سپاس کاک ڕێباس فەرموو سەرجە کارمەندانەکەم بۆ بەڕێزانەشەکە پەیوەندەکان وەڵێتم بەڕێزان وەڵی من بەڕاستی جەماوەر یعنی زۆر یعنی ئەم میلەتەی ئێمە ناتوان تاکەی تێناگەن لەم دەسەڵاتدارانەی ئێمە ئەم دەسەڵاتدارانەی ئێمە برا بەرژەوەندی خوان دوو حیزبن بەرجوازن تازە سەرمایەدارش هیچ کاتێ چینی پرۆریتار و فەقیر و هەژاری ناوێ ئەوەنەی هیچ پێەتی کە دوای کە حیمایەتی بکە برای بەڕێزم وەڵی نەمادەی سەوچل جێبەجێکرێ وەڵی نە میلەتی کورد لەو چەشارە زیاتر چای بە بستێ خاچی کوردستان ناکەی بگەڕێتەوە سەرارێم لەبەر ئەوەی ئێمە یەکەم جار ئەڵەیە یەکەم جار هەل بۆ ڕێکەوە لە دەستی خۆتی نێدەکە ئێمە هەلمان لە دەست و تازە بەجای چوان نەچین باشە بەڕاستی ئێمە خۆمان حاڵەخەڵەتێنین و بەڕاستی مشکی خۆمان ئەشێنین و سەری خۆمان ئەشێنین برای بەڕێزم ئەم میلەتە ئێمە ئەم هەموو شەهید و معانات و مشکلە و 4000 دێر ڕوخان و 4000 مزگەوت و بەڵێ کاک ڕێباس کەواتەوە کۆتواڵی دیارە زۆر ڕژبینی بەڵام ئەلتەرناتیڤ چییە پێویستە چی تر بکرێت پێویستە بەدیل چ بێ بۆی ڕەوشەکە بەرەو ئارام بودنەوە بڕوە کاکەگەریان ئێمە تازە
شتەکان بەڕاستی لە دەست دەرچۆ لەبەرەوەی حکوومەتی عێراق ورجە بەرەو بەخۆت بووچووە وڵاتەکانی ئیقلیمیش دەستیان تێخستووە زۆر بەتونی ئەمە ئێرانتە ئەمە تورکیاتە ئەوە تا وڵام حکوومەتەکەی مالیشی بەتونی هاوکاری سووریاکە بۆی لەبەرێکە لێەوە تورکیا هاوکاری سووریاکە هەم لە لێرەشەوە مالیکی لەبەرەوەی کوردەکانی سووریا هیچیان بێزدە برای بەڕەسم بەڵێ کاگرێ باس خۆمانەوە تا تەنانەت لە مەشتەکانی شەبەحسی ناکەن هیتر میلەتی کوردی ئێمە بەڕاستی خۆی هەڵەخەڵەتێنێ ئەگەر چای لە حکوومەتی بەغاوە بێکە شتێکی بۆ بکرێت بەڵێ محمود لە شاری سلێمانی کاک محمودم کاتەوە باش گەرە کاک محمود پەیوەندێکێتە خراپ بەڵێ بینەرە بەڕێزەکان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەرهاد نەژار ئەڵێ پشتگیری لە قسەکانی سەرۆکی هەرێمی کوردستان بکەین باشترە هەروەها ڕانیا هەوڕامان ئەڵێ سەرۆکی هەرێم دەست پێشخەری کرد و خۆی کردە بە پیامەقۆڵ و ڕیشپی و عەرەبەکانیان ڕێک خستن بەڵام نەیدەزانی دواتر وەکو دووپشی بە کوردەوە دەدەن بەڵێ هەروەها ساکار حەسەن ئەڵێ هیوادارم کوردەکان بتوانن داواکانی گەلی کورد لە بەغدا جیبەجی بکەن هەروەها ڕانیا دیارەوە دووبارە بووتەوە بابان کاوە ئاڵێ ئەوەی ئێستا کورد ئەیەوێ بیکات لە بەرامبەر بەغدا ئەبواە لە دوای پرۆسەی ئازادی ئەمە ئەنجام دەبات چونکە ئێستا کارێکی زۆر ئەستەمە کورد بتوانێت بەرەنگاری ئەو حکوومەتە پڕچەکەی مالکی ببێتەوە هەروەها هاوار غەریب ئەڵێ هیچ ئاسوویەک لە پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بەدی ناکەم تا بێت حکوومەتی ناوەندی ڕێرەوی دەستهەڵات بەرەو تاکڕەوی ئەبا بەڵێ هەروەها تۆڵا ڕاباڵێ بەبەرەوەی من جیابوونەوەی هەرێمی کوردستان لە عێراق خاوشێوەی باشووری سوودان باشترین چارەسەرە ئاناڵێ هەموو شتێک بە ئاسانی نابێت چەند شەهیدمان داوە بوو ئەم ئازادیە و هەر ڕۆژێ کێشێک دێت لەسەر بەخۆبووین بەڵام هەر ڕۆژێکیش دێت دەبێت بە سەربەخۆ بین هەروەها نۆر کۆچەڵێ ئێمە پێشگیری کاک مەسعود دەکەین بۆ هەر بڕیارێک کە بدات ڕێبەر نپاخێکی دەبێژیت باشترین بڕیار بۆ گەلی کورد vê carê biryara serbexwebûna Kurdistanê bidin bexda gelek suzan didete Kurdan û cê daxeye ku cîbecî nake alan Mihemedî Şalê serokê herêm qisey zor ciwanî kir li bareyê ew meselenewa belam qisey ciwan karî pê nakiret belê کارۆخ حەسیب ئەڵێ سیاست مەدارە کوردەکانی ناو پەرلەمانی عێراق پۆستە سیادیەکان زۆر نەرمیان نواند لە ئاس حەقی شەرعی خۆمان بوویە ئاسوەکان بەرەو نەمان چۆن ئێستا ئەوان ئاغان و ئێمەشکرێ کار بە پێی بچوونی خۆی تەماشاوان نێجا ببێت چەندی جاسانمە داویە بابەتی ڕوویە بەرنامەیە بەرنامە مایکی خەڵک هەیە سبەهەی هەفکارێ من شوانادل بابەتێکی گەرمتر دخزمەتەوە دەبە ئێوار باش